مانۆڕی دەسەڵاتە دیکتاتۆرەکانی ناوچەکە دژ بە جەماوەری ناڕازی. هەفتەی ڕابردوو مانۆڕی نظامی هاوبەشی پاکستان، تورکیە و ئازەربایجان کە تێیدا بە شێوەیەکی مانادار کۆماری ئیسلامی خراپبوولاوە بەڕێوەچوو. پاشان کۆماری ئیسلامی بە شێوەیەکی هاندەرانە نمایشێکی ڕەزمی بەرینی لە سنوورەکانی دەوڵەتی ئازەربایجان ئەنجامدا و جارێکیش دووبارەی کردەوە. هاوکات میدیاکانی سەر بە کۆماری ئیسلامی تەبلیغاتێکی بەرینیان دژ بە دەوڵەتی ئازەربایجان و هاوکاریەکانی ئەم دەوڵەتە لەگەڵ ئیسرائیل وەڕێخست. کاربەجگایەک گەیشت کە خامنەی خۆی هاتە ناو جەماوەرەوە و بە زمانی هەڕەشەوە هۆشداری بە دەوڵەتی ئازەربایجاندا. ئەوەی کە لەم ڕۆژانەدا لە سنوورەکانی ئازەربایجان و ئێران و ئەرمەنستان لە ئارادایە، پێویستە لە چوارچێوەی بارودۆخی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەڵسەنگێندرێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی پشێویەکی سیاسی نێبووە و گشت وڵاتە گەورە و چکۆلەکانی ناوچەکە بە جۆرێک خەریکی جموجۆڵی بەرینتری دیپلۆماتیک، بوارخۆشکردن بۆ بەستنی پەیمان و گرێبەستی تجاری و ئابووری نوێ و خەریکی بەڕێوەبردنی مانۆڕی نظامین کە نیشانە و سیگناڵێکە بۆ پێک هاتن و پتەوکردنی بلۆکبەندی سیاسی ناوچەی و جیهان. دەوڵەتەکانی ئیسرائیل، تورکیا، قەتەر، عەرەبستان، پاکستان، ئێران و ئازەربایجان هەڵسوڕاوانە دەرگیری ئەو چالاکیانن کە گۆشەگیری سیاسی و نظامی کۆماری ئیسلامی ئێرانی زیاتر ئاشکرا کردووە. کۆماری ئیسلامی هیچ وڵاتێکی هاوپەیمانی پایداری جددی نییە و زیاتر لە ڕابردوو ناچار بووە دەست بداتە کاردانەوەی عەسەبی و عەجوولانە و ڕوو بکاتە ڕەوتە تێرۆریستە شیعەکانی ناوچەکە. گۆڕانکاری ژێئۆپۆلیتیکی ناوچەکە کە تا ڕادەیەک سەرچاوەگرتوو لە چوونە دەرەوە و کەم نەخشبوونی ئەمریکایە، بە دەسەڵات گەیشتنی تاڵبان، سەرکەوتنی حکوومەتی ئازەربایجان بە چەکی ئیسرائیل و حوزوری جیهادیەکانی سەر بە تورکیە و چالاکی ئەرتەشی تورکیە لە شەری قەرەباخ، پڕڕەنگبوونی ڕۆڵی رووسیە و چین و لاوازبوونی بەردەوامی ئێران، بارودۆخێکی تازەن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاستی ناوچەکەدا پێک هاتووە. مانۆڕە نظامیەکانی نێوان ئەو بلۆکە سیاسیانەی کە بەرژەوەندی هاوبەشیان هەیە، تەنیا ئامادەکاری و بەڕۆژکردنەوەی توانای نظامی و پێرسۆنەلی ئەرتەشەکانی ناوچەکە نییە، بەڵکو بە ئامانجی خستنە بەرچاوی هێزی نظامی، نیشاندانی زاڵبوونی نظامی و کەرەستەی مدرنی تێکنۆلۆژی شەڕ و ناردنی پەیام بۆ نەیارانی ناوخۆی و دەرەکی ئەنجام دەدرێت. مانۆڕە نظامی و ڕزمایشەکان لە هەمان حاڵدا نیشاندانی توانای ماشێنی سەرکوتی حکوومەتە گەندەڵ و دیکتاتۆرەکانە بە خەڵکی وڵاتانی خۆیان. ئەم ڕزمایش و ئامادەکاریانە تەنیا ڕوو بە دوژمنی دەرەکی ئەنجام نادرێن و لەوە گرنگتر بە ئامانجی نیشاندانی توانای سەرکوت بە خەڵکی ناوخۆ و سەقامگیرکردنی ئۆتۆریتەی حاکمانی دیکتاتۆر و سەرکوتی ئاخێزە جەماوەریەکان بەڕێوە دەچن. دەسەڵاتە ئابووری و نظامیەکانی جیهان کە بەرهەمهێنەری سەرەکی چەکی شەڕن، براوەی کێبەڕکەی نظامی و تەرخانکردنی هەرچی زیاتری بوجەی وڵاتەکان بۆ کڕینی کەرەستە و تێکنۆلۆژی شەڕن و چەند نمونەیەکی گرێبەستە میلیاردیەکانی وڵاتانی خاوەن کڕینی چەکی پێشکەوتوی رووسیا لەلایەن تورکیا و کڕینی 69% کەرەستەی نظامی ئازەربایجان لە ئیسرائیلە. وڵاتانی چکۆلە و لاوازی ناوچەکە ئەو دەسەڵاتانەی کەمانەوەی خۆیان بە خاتری بوونی ڕەقیبیان و دژمنانی سیاسی لە مەترسیدا دەبینن، پتر لە ڕابردوو سەروەتی نەوتی خۆیان دەکەنە خەرجی کڕینی چەکی مۆدێرن و چارەنووسساس. دەسەڵاتە نظامیەکانیش نەتەنیا کەرەستەی نظامی خۆیان بە قیمەتێکی گران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەفرۆشن، بەڵکو نەوت و گاز و باقی سەرچاوە سروشتیەکانی ئەم وڵاتانەش بە قیمەتێکی یەکجار هەرزان لە بەرامبەردا وەردەگرن. ئەم مانۆڕە بەردەوامانە کە هەزینە میلیاردیەکانیان زیاتر لە داهاتی نەوتەوە سەرچاوە دەگرێت، گەندەڵی زیاتری دەسەڵاتداران و دەستگا نظامی و ئەمنیەکان و پەرەسەندنی شەڕ و توندوتیژی لێ دەکەوێتەوە و خەساری قەرەبوونەکراوە لە ژینگەی ناوچەکە دەدات. ئیسرائیل، تورکیە و پاکستان براوەی گۆڕانکاری سیاسی و ژێئۆپۆلیتیک و ئێران و ئەرمەنستان دۆڕاوی ئەم گۆڕانکاریانن و بە تایبەت خەڵکی ناوچەکە زیاتر لە ڕابردوو هەڕەشەیان لەسرە.
حکوومەتی ئیسلامی ئێران یەکێک لە گۆشەگیرترین وڵاتانی ناوچەکەیە. هێزە نظامی و ئەمنیەکانی ئێران کە لە بەرامبەر خەڵکی بێدیفاعدا لە هیچ جەنایەت و ملهۆڕیەک دەریغ ناکەن و بۆ بمباران و موشەکبارانی خەڵکی کوردستان لە هەموو دەرفەتێک کەڵک وەردەگرن، لە ئێستادا بێجگە لە خۆ هەڵکێشان و هەڕەشەی پوچ هیچ کارێکی تریان لەدەست نایە. حکوومەتی ئیسلامی کە دروشمی لە ناوبردنی ئیسرائیل و دژمنایەتی لەگەڵ ڕۆژاوا و ئامریکای کردوتە پێناسەی سیاسی خۆی، لە ئێستادا ناچارە شایەدی چالاکی و حزوری سیاسی، ئابووری و زانیاری دەوڵەتی ئیسرائیل لە دەوروبەر و لە پەناس نورەکانی خۆی بێت و کەرەستە و دامەزراوە استراتیژیکە نظامیەکانی خۆی لە مەترسی هێرشی نظامی و خراپکارانەدا ببینێت و بێجگە لە هەڕەشەی بێبنەما و خۆ هەڵکێشان توانای کارێکی تری نەبێت. جەماوەری کرێکار و زەحمەتکێش، خەڵکی شەریف و ڕەنجدیتووی کوردستان، جەماوەری وەگیان هاتوو لە ستەم و سەرکوتوو هەڵاواردن، هیچ قازانجێکیان لە بەهێزبوون و پڕچەکتربوونی حکوومەتە دیکتاتۆر و گەندەڵەکاندا نییە و ئەم توانای نظامی و ڕزمایشانە سبەینێ لە دژی ئەوان بەکار دەبردرێت. بازرگانانی مەرگ کە هەرچی زیاتر چەک هەناردەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن، دەسەڵاتە گەندەڵ و دیکتاتۆرەکان کە زیاتر لە ڕابردوو پشتیان بە هێزی نظامی و ئەمنی بەستووە، لە خەڵکی ناوچەکە زیاتر لە ئەرتەشەکانی دژمنیان دەترسێن و نیگەرانیشن. ئەم مانوڕانە و ئەم بارودۆخە نە شەڕ و نە ئاشتیە، هەڕەشە دژ بە دەسەڵاتەکان نییە، بەڵکو ئامانجی سەرەکی ترساندنی خەڵکی وەگیان هاتوو لە ستەم و سەرکوتە. کەش و هەوای شەڕ و میلیتاریستی بەکردەوە لە پێناو بێدەنگکردن و ترساندنی جەماوەری ناڕازیدایە و پێویستە خوازیاری هەڵوەشانەوەی گشت مانۆڕەکان و نظامیکردنی سنوورەکان، ڕێگری لە هاتوچۆی هێزە نظامیەکان، ڕێگری و قەدەغەکردنی لە ناوبردنی شوێنی ژیان و کاری خەڵک بین.